هەڵبەتە من نەمسەلماندووە تاکو ئێستاکە هەرچەند زۆر نزیکن لە یەکتری نەمسەلماندووە کە مرۆڤ مەچنەی جینە لە ژینگەی زانیاریە. چۆن ئەتوانین بیسەلمێنین؟ دوو ڕێککارمان هەیە. یەکیانەوە یەکەوە مەسەلەن ئەم تیۆریە خۆی ڕێگامانە ئەداتێکەوە پێشبینی بکەین بە شێوەیەکی دیدەکتیڤانە کە سیاسەتەکەی چۆن ئەبێت، سایکۆلۆجی ئەم بوونەوەرە چۆن ئەبێت، پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی یەکە کۆمەڵایەتیەکانی چۆن ئەبێت، مێژووی سیاسیەکە چۆن ئەبێت. ئەگەر هاتوو ئەمانە هاوشێوەی ئەوانەی مرۆڤ بێت، مانای ئەمە ئەتوانم ئیدعایەک بکەم کەوا ڕاستە، تیۆریەکە نەختێک ڕاستە. هینە شێوەیەکی ترشی ئەوەیە کەوا لە ڕێگەی کۆمپیوتەرەوە ئاپی بۆ دروست بکەم، ئەمەش لە بەردەستمایە بەڕاستی ئاپێکی بۆ دروستەکەم بزانم ئەگەر ئێمە کەسانی وەکو مرۆڤمان ببورن، کەسانی مەچینەی جینی لە ژینگەی زانیێرە دروست کرد، ئەمانە هەڵس و کەوتەکانیان وەکو مرۆڤ بێت، ئەو بوونەوەرانەی ناو کۆمپیوتەرەکەش دیاردەی وەکو مرۆڤ دروستەکەن یانە بەم دوو شێوەیە ئەتوانین نەختێک بانگەشەی دروستبوونی تیۆریەکە بکەین.